مەترسێکی گەورە لەسەر ئاو ڕاگەیەندرا بەرپرسێکی باڵا باز لە وشکە ساڵی دەکات. وەزیری بەرگری تورکیا ڕایگەیان ئۆپەراسیۆنی سەربازی چنگ و قفڵی سوپای تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت. حکوومەتی هەرێم وەڵامی وەزارەتی نەوتی عێراق دەداتەوە سەبارەت بە بڕیاری دادگای فیدراڵی. سڵاوتان نەبێ لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. گەورە ڕاوێژکارێکی وەزارەتی سەرچەوە ئاویەکانی عێراق هۆشداری دەدات لە کەمبوونەوەی ئاوی گلدراوە بۆنیوە. دەژڵێت 3 ساڵە لەسەر یەک عێراق بەهۆی کەمبارانی و وڵاتانی دراوسیەوە تووشی وشکە ساڵیکی مەترسیدار دەبێتەوە. ئەوەن زیاب و گەورە ڕاوێژکاری وەزارەتی سەرچەوە ئاویەکانی عێراق بە ئاژانسی هەواڵی فرانس پرێسی ڕاگەاندووە. عێراقی دەوڵەمەند بە نەوت و گاز یەکێکە لەو 5 وڵاتەی جیهان کە زۆرترین کاریگەریەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و بە بیابانبوونی لەسرە. بەڕادەیەک پرسی ئاو بۆ یەکێک لە دۆسیە سەرکیەکانی وڵات نیمچە بیابانیەکە کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 42 ملیۆن کەس دەبێت و تووشێتی ئەم ساڵ بڕی ئاوی ئەمبارکراوی عێراق بەراورد با ساڵی ڕابردوو بە ڕێژەی لە 150 کەمی کردووە کە هۆکارەکەشی کەمی بارانبارین و کەمبوونەوەی بڕی ئەو ئاوەیە کە لە وڵاتانی دراوسێوە دەڕژێتە عێراقەوە. حکوومەتی هەرێمی کوردستان بەنامەیەک وەڵامی وەزارەتی نەوتی عێراقی دایەوە و ڕەتی دەکاتەوە پابەندی بڕیارەکانی وەزارەتی نەوتی عێراق بێت. ڕۆژی 11 ئەم مانگا وەفدی هەرێمی کوردستان و وەزارەتی نەوتی عێراق لەبارەی بڕیاری دادگای باڵای فیدراڵی عێراق بۆ ڕادستکردنی دۆسەی نەوتی هەرێم بە بەغدا کۆبوونەوە کە تێیدا ئیحسان عەبدوجەبار وەزیری نەوتی عێراق داوای لە شاندەکەی هەرێم کردهبوو. دەبێت حکوومەتی هەرێم سەرجەم دۆسەی نەوت ڕادستی بەغدا بکات و بۆ ئەوەش چاوەڕێی وەڵامی حکوومەتی هەرێم دەبن. حکوومەتی هەرێمی کوردستان بەنامەیەک وەڵامی وەزارەتی نەوتی عێراقی داوەتەوە و تێیدا ئەو بڕیار و میکانیزمانەی وەزارەتەکەی عێراقی ڕەت کردوتەوە کە تایبەت بە جێبەجێکردنی بڕیارەکانی دادگای فیدراڵی و ڕادستکردنی دۆسەی نەوتە بە بەغدا. بەپێی زانیاریەکانی شارپرێس کە لە سەرچاوێکی تایبەتەوە دەستی کەوتووە، مەسرور بارزانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران ڕایگەیاندووە کە ئامادەنین بچنە ژێرباری داواکاری و بڕیارەکانی وەزارەتی نەوتی عێراق و پابەند دەبن لەسەر سیاسەتی نەوتی خۆیان و مامەڵەکردن لەگەڵ کۆمپانیەکان هاوشێوەی چەند ساڵی ڕابردوو. پۆستێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەی چەند مانگێکە یەکلا نەکراوەتەوە و نەتوانراوە کەسێکی بۆ دەستنیشان بکرێت. جەباریاوەرە مینداری گشتی وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم دوای 52 ساڵ خزمەتکردن لە بواری پێشمەرگایەتی و سەربازی خانەنشین کرا. پۆستی ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگا پشتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لە نێوان دوو بەرپرسی باڵای ئەو وەزارەتەش کە یەکێکیان لیوا ڕوکن بەختیار محەممەد ڕاوێژکاری وەزارەت و لیوا قارەمان شێخ کەمال جێگری سەرۆکایەتی ئەرکان بۆ ئۆپەراسیۆنەکان تا ئێستا یەکلا نەبووتەوە. ئاخۆ کامیان دەبێتە ئەمینداری وەزارەت ئەگەرچی ماوەیەک لەمەوبەر ئەوە ڕاگەندرا کە سەرۆکی تیمی حکومی یەکێتی قوبا تاڵەبانی و وەزیری پێشمەرگە شۆڕش ئیسماعیل لیوا بەختیاریان پەسەند کردووە، بەڵام تا ئێستا بە فەرمی ئەوە ڕانەگەێنراوە. میدیای فەرمی پارتی دیموکراتی کوردستان ڕۆژی 26 سی 2022 لە هەواڵێکدا لیوا قارەمان شێخ کەمالی بە ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ناساند. بە ماوەیەکی کەم لە بڵاوبوونەوەی هەواڵەکە ئەو بەرپرسا سەربازی یەکێتی لە وەزارەتی پێشمەرگە هاتە سەرخەت و ڕوونکردنەوەیکی بڵاوکردەوە و ڕەتی کردەوە ئەو پۆستی ئەمینداری وەزارەتی پێشمەرگەی وەرگرت بێت. سەرباری ڕوونکردنەوەکەی مانگی ڕابردووی لیوا قارەمان ئەمڕۆژ جارێکی دیکە میدیای فەرمی پارتی لێدوانێکی لە لیوا قارەمان وەرگرتووەتەوە و بە هەمان شێوە وەک ئەمینداری گشتی وەزارەتی پێشمەرگە ناساندوێتی. لەو بارەوە سەرچاوەیەک لە وەزارەتی پێشمەرگە لەسەر ئەو هەواڵە بە شارپرێسی ڕاگەیاند ئێمە هەست دەکەین میدیای پارتی بە ئەنقەس دیاری بەو پۆستە بکات لە هەواڵەکانیدا، ئەگەرنا هەم وەزارەت و هەم ئەو بەرپرسەی وەزارەت بڵاویان کردوتەوە تا ئێستا شوێنگرەوەی جەباریاوەر بۆ ئەمینداری وەزارەت دەستنیشان نەکراوە. وەزیری بەرگری تورکیا ڕایگەیاند ئۆپەراسیۆنی چنگ و قفڵی سوپای تورکیا لە ناوخاکی هەرێمی کوردستان بەردەوام دەبێت و درێژە دەکێشێت. وەزیری بەرگری تورکیا لە چاوپێکردنێکیدا لەگەڵ کەناڵی خەبەر تورکی وتوێتی ئامانج لە ئۆپەراسیۆنە سەربازیەکەمان لە هەرێمی کوردستان کۆتایی هێنانە بە پارتی کرێکەرانی کوردستان پەکەکە. بە وتەی وەزیری بەرگری تورکیا چاوی لە خاکی وڵاتانی ترەوە نییە و ڕێزیش لە یەکێتی خاکی عێراق و سەروەری و سالامەتی خاکەکەی دەگرێت. ئاماژەی بۆش کردووە قۆناغی یەکەمی ئۆپەراسیۆنەکە بە سەرکەوتووی تەواو بووە. لە 18 ئەم مانگەوە سوپای تورکیا ئۆپەراسیۆنێکی سەربازی لە ناوخاکی هەرێمی کوردستان بۆ سەر پێگەکانی پارتی کرێکارانی کوردستان
لە ناوچەکانی چیای کوڕەژارۆ، زاپ و مەتینە و ئاڤاشین لە ئامێدی دەستی پێکردو، ئەوەش دوای 2 ڕۆژ بوو لە سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێم بۆ تورکیا و کۆبوونەوەی لەگەڵ ئەردۆغان و سەرۆکی دەستگای میتی ئەو وڵاتە. نوێنەری وەزارەتەکانی پێشمەرگە و ناوخۆی هەرێم لە فەرماندەیی ئۆپەراسیۆنی هاوبەشی عێراق داوا لە حکوومەتی عێراق دەکات هێز لە دژی پەگەکە و چەکدارەکانی دیکە بەکاربێنێت. دەژڵێت بۆ ڕێگریکردن لە هاتوچۆی پەگەکە و داعش لە سووریا و بۆ عێراق تەواوی سنوورەکە تەلبەند دەکەین. لیوە عەبدولخالق تەلعات نوێنەری هەردوو وەزارەتی ناوخۆ پێشمەرگە لە فەرماندەی ئۆپەراسیۆنی هاوبەشی عێراق کە ناوبراو لە پشکی پارتیە ڕایدەگەێنێت چارەسەرکردنی دۆخی شنگال لە ئەستۆی حکوومەتی عێراقا، چونکە بڕیار دراوە پەکەکە و هێزی میلیشیا شنگال چۆڵ بکەن، بۆیە پێویستە ئەو بڕیارە جێبەجێ بکرێت. اینجا ئەگەر بەخۆشی نەبێت پێویستە هێز بۆ چۆڵکردنیان بەکاربهێنرێت. وەکو ئەفسەرە باڵاکە دەڵێت ئەگەر بەو شێوەیە نەبێت دۆخەکە چارەسەر نابێت و خەڵکیشی بۆ ناگەڕێتەوە. هاوکات حکوومەتی عێراق سنووری نێوان عێراق و سووریا هەمووی تەلبەند دەکات، ئەمەش بۆ ڕێگریکردن لە هاتوچۆی داعش و پەکەکە هەروەها ئەنجامدانی کاری قاچاقی. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوە.